ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان لە بەرنامەی ڕۆژماندا سێ بابەتمان بۆ ئامادەکردوون کە یەکەمین بابەتیان لە نووسینی بەڕێز عەلی محەممەدە لەژێر ناوی نابۆشەڕ، بەڵێ بۆ ئاشتی و ڕووخانی ڕژیمە شەڕخوازەکان لەسەر دەستی خەڵکی ستەم لێکراوە. بابەتێکە کە پێشتر بەڕێز عەلی محەممەد نووسیوێتی و لە ئێستادا پێم باش بوو کە پێشکەشیەوەی ئازیزی بکەین. بەڕێز عەلی محەممەد بەم شێوەیە دەست بە نووسینەکەی کاتوەڵێت هەڵگیرسێنەرانی شەڕ گەرچی هەریەکە و بە ناوی پاراستنی ئەمن و ئاسایش و بەرژەوەندی وڵات و بەرگریکردن لە خۆ شەڕ دەکەن، هەر دەوڵەتە و بەرگری لە تاقمێکی دەسەڵاتداری خاوەن پلەپایە و سەرمایە و بەرژەوەندی شاهانەی خۆیان دەکەن. لە شەڕێکی لەم جۆرەدا بەتایبەت کە پێشکەوتووترین چەک و تەکنۆلۆژیای نوێ تێیدا بەکاردێت، سەدەها هەزار هاوڵاتی دەکوژرێن و ملیۆنەها بریندار و کەمەندام دەبن و زۆرێک گرفتاری دایان نەخۆشی جۆرا و جۆر دەبن و خزمەتگوزاریەکانی خەڵک ئاسایی و ببورن خزمەتگوزاریەکانی خەڵکی ئاسایی و زۆر لێکرا و ئەگەر هەبێت دەکەونە بەر هەڕەشەی نەمان. نەخۆشخانەکان لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لاواز و بێتوانە دەبن و خوێندنگا و زانکۆکان دادەخرێن و نەزانین و جەهالەت زیاتر لە ڕابردوو پەرە دەستێنێ و خزمەتگوزاریەکانی وەک ئاو و کارەبا و سوتەمەنی بە ئاسانی دەست ناکەوێ و کار و کاسبی ڕادەوەستێ و کۆمەڵێک کەسی مشەخۆر و هەلپەرست سوودمەند دەبێ و نان و گوزەرانی ئاسایی دەکەوێتە بەر هەڕەشە و لە نەتیجەدا دەواازەی هەژاری و ئاوارەی و دەربەدەری بەڕووی ملیۆنان خەڵکدا دەکرێتەوە. مێژووی دەسەڵاتدارەتی هەر یەک لەم دەسەڵاتدارانە مێژوویەکی خوێناوی و پرسەم و زۆرداریە، نەکەن لە وڵاتانی خۆیاندا بەڵکو لە نێو وڵاتانی تریشدا هەمیشە سەرچاوەی شەڕ و ماڵوێرانی و برسیەتی و هەژاری و دەربەدەری بوون. هەریەکەیان پاشەڵ و پێشینیان ناشرینە بە ئەنجامدانی چەندین شەڕی ناڕەوا، کوشت و بڕ و تەنانەت کۆمەڵکوژیش. ئەم دەسەڵاتە شەڕخواز و شەڕانگێزانە لە نێو خۆ و دەرەوەدا پشتگیرن بە قێزەوەنترین و نائینسانیترین ڕژیم و لایەن کە هەریەک لەم دۆستانەیان تروسکایی خێر و بێریان لێ بەدی ناکرێ و فایل ئەمانەش لە نزیک بن یاخود لە دوور پڕاوپڕە لە شەڕانگێزی و کاری تێرۆریستی و بە هەدەردانی سەروەت و سامان و هەموو ئەو نەهامەتیانەی تری شەڕ کە پێشتر باسمان لێ کرد. لەم نێوانەدا ناکرێت دڵ بە هیچ لایەنێکی شەڕ خۆش بکرێت، چونکە بە سەرکەوتنی هەریەکەیان یان ژێرکەوتنیان خەڵکی بەشمەینەت هیچیان پێ نابڕێت جگە لە شوێنەوارە نەگریسەکانی شەڕ. بە جۆرێک قەرەبووی زیانەکانیش هەردەبێ خەڵک بیداتەوە. ئەگەر شتێک هیوا هەبێ تەنها لەو سونگەیەوەیە کە ناڕەزایەتی خەڵک بە تەواوی پێکاتە زۆر لێکراوە جۆر بە جۆرەکانیەوە بەڕووی ستەمکاران و شەڕخوازاندا بتەقێتەوە و سنوورێک بۆ شەڕی ناڕەوا دابنێن و ئەم ملهوڕانە لە تەخت و تاجیان بهێننە خوارەوە و سیستمێکی مەدەنی ئازادیخواز دادپەروەرانە بهێنە سەرکار و ڕێگە نەدەن دەست و پەیوەندی ئەم ڕژیمانە یان ڕژیمە ستەمکارەکانی ڕابردوو دیسانەوە دەسەڵات بەدەستەوە بگرن.